سپێنسەر بەیمەنی تەمەن 11 ساڵ بە پەرۆشەوە سوورە لەسەر یاری بەیزبۆڵ. ئامانجی من ئەوەیە لە کۆلێژ یاری بەیزبۆڵ بکەم. بەڵام تەنها یەک کێشە هەبوو، سپێنسەر کورتترین یاریزانی ناوتیمەکەی بوو. دەمەوێت باڵام وەک ئەو منداڵانە بەرز بێت. بەرەبەرە خانەوادەی سپێنسەر گومانیان لەوە کرد ئەشێ گرفتێک هەبێت. لە ڕاستیدا ساڵێک تێپەڕی لە زستانەوە بۆ بەهار پێڵاوەکەی بۆ یاری بەیسبۆڵ لە پێی دەکرد، هەر گونجاو بوو بۆی کە نەدەبوو بگونجێ بووی چونکە هی بەهاری ڕابردوو بوون. خانەوادەی سپێنسەر کاتێکیان دیاری کرد بۆ بینینی دکتۆر برێت باکراک، سەرۆکی ناوە دەردانزانی منداڵان لە چاودێری تەندروستی لە زانکۆی مێزەری، دوای پشکنینی ورد دکتۆر باکراک بۆی دەرکەوت گەشەنەکردنی هۆرمۆنی گەشە بووەتە هۆی گرفتی تەندروستی سپێنسەر لە گەشەکردندا. هۆرمۆنی گەشەکردن تەنها کار لە گەشەکردن ناکات، بەڵکو کار لە بارستایی کۆمەڵی ماسوولکەکان و دابەشبوونی چەوری دەکات. ئەمەش کار دەکاتە سەر کۆرسفۆل کە کاریگەری هەیە لەسەر تێگڕای لەش، هەروەها بە شێوەیەکی گشتی کاریگەری بەسەر تەندروستی مرۆڤەوە هەیە. کەمی هۆرمۆنی گەشەکردن ناڕێکیەکە کە دەردانی ڕژێنی ناوەکی بچووک بەشداری تێدا دەکات. ئەو ڕژێنە لە قەبارەی دەنکەنۆکێکە و دەکەوێتە خواروی مێشکەوە. ئەو ڕژێنەیە کە گەشەکردنی مرۆڤ بەرهەم دێنێت. لەو کاتەی سپێنسەر دەستی بە وەرگرتنی دەرزی هۆرمۆنی ڕۆژانە کرد، 2 ساڵ بەردە ئێستا ئەو نزیکەی 15 سانتیمەتر گەشەی کردووە و هێشتا ئەو بیرەوەریەکی نووسراوی هەیە لەسەر هەریەک لە کڵاوەکانی بەیزبۆڵ. ئەوە نووسراوە HDMH واتە باڵابەرزی پێوانەی دڵ ناکات. دڵ شتێکە کە سپێنسەر بە فراوانی هەیەی.